با میوانداری زۆر بەڕێز کاک چۆمان محەممەد شارەزای یاسایی کاک چۆمان سڵاو لێبێ سڵاو لە جەنابی سەرچاو زۆر سپاس خۆشحاڵم جارێکتر بەرنامەکەین بێکەوە بەخێر خۆشحاڵین خزمەت جەناب تا و کورساتی عەزیزیشە زۆر سپاس بەخێر بێ سەرچاو کاک چۆمان خوێندنەوەچیە بۆ گۆڕانکاریانەی لە ناوچەکە ڕوودەدەن چ کاریگەرییان لەسەر عێراقە بێ با ڕاستە خۆ لەگەڵ بەڕێستا زیاتر گفتوگوی بابەتان ناکەین کە پێویستە بە عێراقەوە ئەو ڕووداوانە چ کاریگەرییان لەسەر عێراق دەبێ و ئایا عێراق دەتوانێت ئەم شێوازە تا ڕادەیەک ینی ڕاستە گروپە چەکدارەکان ێرە دەکەنە سەر وڵاتانی دراوسی ێرە دەکەنە سەر هەرێمی کوردستان بەس دەتوانێت هەر بەم شێوازە بەڕێ بکە وەڵە سەرەتا بەناوی خوا دووبارە سوپاس بۆ جەنابتان و کورساتی عەزیز لە ڕاستیە ئێمە ئەگەر ئاوەڕ بینەوە بۆ چ ڕۆژی شەڕ هەڵسەنگاندنەیەکەین کە و شەڕی کە ڕوویە لە ناوچەکەیە لە بینی ئێران و ئەمریکا و ئیسرائیلە وەک دامەزراوە فەرمیەکان وەکو دەوڵەت ئەوەی کە قاوخە دەستوری یاسایەکەیەتی عێراق خۆی پاراست ینی تا ڕادەیەک نەبوو بە بەشێ لە شەڕەکە هەرچەند بە ناڕاستە و خۆ هێزە بڵین هێزە چەکدارە میلیشیاکان زۆر هەوڵە درا ئەم عێراقە بکەن بە بەشێ لە شەڕەکە بەشێک لە بۆ بەدبەختیەکە درۆن و هێرشی چەکداریانەکە سەر مؤسساتی خۆمان سەر هەرێمی کوردستان سەر پەر هەولێر سەر هەتا قونسڵێت و شوێنەکانی وڵاتانی ئەژنەبی بە تایبەتی ئەمریکاەوە تا ڕادەیەک لە ڕووی ئەمنیەوە ئەو لێکەوتانە کەمتر بووە ینی بۆ ئینسان هەڵسەنگاندێکی دروست بۆ ئەو بابەتە بکە بەڵام لە دوای ئەو بابەتەوە ئەو ئاگربەستەی کە ئێساوە تقریبا 6 ڕۆژێکی ڕۆشتۆ و مدەیەکی کەمی ماوە دو هەفتەی کە ئاگربەستەی ڕاگەیەنراوە لە بینی ئەمریکا و بە تایبەت ئێرانەوە و دانیشتنی کە لە ئەوێ کراوە تا ڕادەیەک ئێستا دۆخەکە گەر سەیریکەی بە تایبەت لەسەر وێنە عامەکە بۆ جیهان ینی ئێمە هەر عێراق نا هەموو جیهان ئەم شەڕە لێکەوتی لەسەری هەبووە چونکە ئەم شەڕە ئەگەر وا سەیری بکەین ئەوەندە شەڕێکی سیاسی و سەربازیە پێبەبێ ئەوە شەڕێکی ئابووری جیهانیشە جیهان لە داڕشتنەوەی ئابوووریەکی دەستگرتن بەسەر وزەی جیهانی و ئابووری جیهانیە بە تایبەت گەروی هورمز و کە لە سا بیستی ئەم سەرچاوە وزەیە پێکێنێت بابەتێکە شەڕێکی اقتصادی گەورەشەکە لێکەوتی لەسەر هەموو دنیا هەیە چ جای بە هەرێمی کوردستان و عێراقیشەوە ئێستا ئەوەی کە ئێستا گوزەراوە تایبەت بە عێراقیش لە تەشکیلکردنی حکوومەتە ئەگەر ئەم دۆخە نەهاتوایەتە پێشەوە و ئەگەر تیوتەکەی ترەمپ بۆ ڤیتۆ لەسەر بەڕێز مالیکی نەبووە زوو بە زوو حکوومەتی عێراق تەشکیلە بوو یعنی چکە بەڕێز فایق زێدان بەر لە ئینتیخاباتەکان و دوای ئینتیخاباتەکانیش زۆر جەختی بەنووسین بە مقابلەکانی کە سەرۆکی یەکێ لە دەسەڵاتە گرنگەکانی ئەم عێراقەیە جەختی لە پایوەستبوون بە وادە دەستوریەکان کردوتەوە و خۆی هات بۆ کۆبوونەوەی پەرلەمان لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە و ینی کارکتەرێکە حزوری مەیدانی و سیاسی هەیە بۆ ئیمشانە باسی فایق زێدانە کە دەوترێ ئێستا دەوڵەتی قوڵ لە عێراقا یەکێکە لە کۆڵە ئاساسیەکان چکە گەر سەرنج بی لەسەر پێخستنی تەشکیلکردنی حکوومەت لە ئەنجامدانی هەڵبژاردن زوو بە زوو کە لەو وادەی دیاری کرا حتا ئەگە سەرنج بی لە ئەسنای شەڕەکەیە وتارێکی نووسی کە باسی هینەکات ئیعلانی حربەکە ینی ئەو وتارەی ئەو تا ڕادەیەک ڕۆڵی هەبوو لە پاراستنی عێراق چکە باسی ئەوەی کرد ئەمەی کە ئەکرێت ئەمەی هێز حکوومەتی جەنگ و ئەوانەوەتی هەم ڕەتی کردەوە هەم سەرکۆنی ئەو هێرشانەشی کرد کە لە عێراقەوە ئەکرێت بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە دامەزراوەکانی تر جریانە بوو بەڕاستی لەو کات من پێم وایە نووسینێکی مێژووی بوو عێراقی تا ڕادەیەک پاراز لە زۆر مەجال ئەمە ڕۆڵ و قورسایی فایق زێدان دەرەخات چ لە پاراستنی عێراق و چ لە سەرپێخستنی بنەما دەستوریەکان چ لە تەشکیلکردنی حکوومەتی عێراقیشە هەتا لە هەڵبژاردننی چکە ڕێیەکە و هەڵبژاردنیش دوا بخرێت لەو تەوقیتانەیە ئەو زوو بە زوو تەنبیهی کرد و باسی ئەو بابەتانەی کرد چکە ئێمە لە ئەگەسەی هەرێمی کوردستانکەی مقارانەیەکی بە عێراق هەرێمی کوردستان هیچ کاتێک لە کاتی خۆیان هەڵبژاردننی نەکردووە عێراق نەک لە کاتی خۆیان کردوێتی دان تەرحێکیشیان ناوە کاک ڕانکۆ ئەگە سەرنج بی لە 21 حکوومەت کە سەحبی سیقەی لێکرایەوە و بڵین ئیستیقالی کرد ئەو کاتە عادل عەبدولمەهدی زوو بە زوو ئینتیخاباتی پێشوەختە کرا ئەمە دەرێخە ئەوان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن متحەمیز بوون ئەمەی ئەم ئاخیرەش ئەگەر بابەتی تیوتەکەی ترەمپ نەبووایە باوەڕکە کە ڕانکۆ لەسەر کورد نەوەسان بۆ بابەتی سەر و کۆمار چاوەڕی کوردیان نەکرد هەم تیوتەکەی ترەمپ و چکە ناو ماڵی شیعی پەرت کرد ینی ئیستێکیان کرد چکە ینی ئاوا بە ئاشکرا سەرۆکی ئەمریکا هەڕەشە بکە و لێکەوتی زۆر خراپیە بوو بۆ عێراق چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی دیبلۆماسی و دەوڵەتی تر چ لە ڕووی تەعاملکردنەوە ئەگەر لە بۆ ئەو تەوقیتە هەم ئەومان چی بێ کاک چومان ینی مەسەلەن لەسەر قسەی کە دەیکی بەڵێ مەسەلەن نێوماڵی شیعەکان
کەزانیانی تر مەترسیان لەسرە بالضبط. کەوتنە خۆیان وابوو گویان بۆ نەدا مالیکی ڕەشە دەکا گوڕەشەکە ینی ئەوەی سە بڕیاریان داوە وادە دەسووریەکان لە کاتی خۆی داوە ڕێ بکەن وەسەکە و کاندیدێکیش هەڵدەبژێرن بۆی سەرگوەزیران لە دەستی شیعەکاندا بمێنێتەوە ئەو هەر ئەو کاتی خستپەکیان بالضبط هەر ئەو قسەکەی جەنابە دقیقە هەر ئەو کاتە بۆچی پرۆسەکە نەکرا ویستیان مودەیەک بڕوە شەڕەکەش هاو بەسەریا جەنگی ئێران و ئیسرائیل و ئەمریکا لەو فترە زەمەنیا وتر وردە لە معادلە ئیقلیمی و دەوڵەتەکان بەرچاوڕوونیەکە زیاتر بوو و دەریشەکەوێ ئێران ئەمریکا پێداگرە لەسەرەوەی نابێ مالیکی تا ئەم ساتە نابێ مالیکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێ هەر لەبەر ئەوە بووە ئەگەر سەی خەت و خاڵی هەڵبژاردننی پرسی سەرۆ کۆمارکەی تا ڕادەیەکە مەڵامە درێتەوە ینی ئەو نیزبە زۆرەی کە بەشداری کۆبوونەوەکەی کرد لە دەرەوەی تەوقعات بوو 252 ئەندام پەرلەمان چکە خەڵکێک پێی وابوو ئەو نیسابە تەکمیلە نابێت لە جەولەی یەکەما و وەکو قۆناغەکانی ڕابردوو ئەمە دەرێخات کە هەتا مالیکی کە خۆی حزوری نەبوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بۆ هەڵبژاردننی سەرۆ کۆمار دەرەکەوێت کە ئەبڕۆژ کە کۆبوونەوەی چوارچێوەی هەمانگیە کە مالیکی حزوری نابێت دەرەکەوێت مالیکی تا ڕادەیەک لە یاریەکانە ماوە تا ڕادێک ئەگەر نەژڵین لە یاریەکانە ماوە ئەو چانسی وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تا ڕادەیەک لاواز بووە بەنیسبەت ئەوەوە یەتە سەرەوەی ئایا کێ چانسیە بێت چکە ئێستا ئەوەمان لە یاد نەچێت بەپێی دەستور بەڕێز کاگنزار ئامێدی مکەلەفە بەپێی دەستور لە ماوەی 15 ڕۆژە ئەو کاندیدەی کە کوتلەی ئەکبەری نیابیە کە چوارچێوەی هەمانگیە کەسێ دەستنیشانەکە بەڕێز کاگنزار ئامێدی تەکلیفیەکە لە ماوەی مایەکە تەشکیلی حکومەتکە ئاماژەت بۆ دەڵی مالیکی چانسی سەرگوەزیرانی نەماوە بەڵێ ینی شتێکی دیکەیە بوو مالکیش هەر یەکێک بوو لە کۆڵەکە بەهێزەکانی دەوڵەتی عێراقەوەی کە پێدەوترێت دەوڵەتی قوڵ ینی پۆستی نەبوو بەڵام ئەو پرسەکان یەکلا دەکردەوە بەس ئەزناکی ینی جۆرێک لە لاوازی پێوە دەبیندێ ئێستا نەگەوەی خۆی نابێ بە سەرگوەزیران تەنانەت ڕەنگە ڕۆڵیشی نەبێت لەوەی کێ دەبێتە سەرگوەزیرانی ئایندا ئێمە ئەگەر سەرنجی بە تایبەتی دوای ڕاوەستانی جەنگ ئەو یاخود و ئاگربستەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەبووە یا لەگەڵیش ئەو نەخشە تازەی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کەوتوتەوە و هەتا ئەو جیلە تازەی کە لە عێراقا جیلی دوای ڕازادکردنی عێراق ئێستا سەرنجبەی حەلبوسی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز کاک پاڤڵ و دواترێتەوە بۆ سوودانی ئەم جیلە تازەیە ئاڕاستەیەکی جیاواسریان هەیە لە جیلە کۆنەکەی کە ئێستا بەڕێز نووری مالیشی هاوتەمەنی بە ڕەحمەت بێ مام جەلال و کاک نەشیروانەوانە بۆ تا ڕادەیەک ئەگەر شرۆڤەکارە سیاسیەکان ئەوانەی کە سەی دۆخی عێراقەکەن ئەڵەن ئەمە نەخشە ڕێگایەکی نوێ یان نەخشەیەکی نوێیە کە دەرکەوتووە لە ساحەی سیاسی عێراق و لە پەرلەمانی عێراقا تا ڕادەیەک ئەمە جۆرێک لەوەی دەرخستووە جیلە کۆنەکە کەمتر جێگەیانە بێتەوە یان کەمتر ئەتوانن دەیمومەت لەگەڵ ئەمابن هەر لەسەر ئەساسیەوە بووە ئەگەر سەرنجبەی مالیشی بەشداری کۆبوونەوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی نەکرد کە بەشێک بوو لە چوارچێوەی هەمانگی کە بەشی زۆریان ڕۆشتن بۆ کۆبوونەوەکە و دەنگیان نابە بەڕێز کاک نزار ئامێدی و بەشێک بوون لەوەی کە بە تەسەوری من ئەو بابەتە ینی بەنسبەت ینی یەکڕێزیەکەی کوردیشەوە ینی ئەو پرۆسەی کە ڕۆی ینی خۆزگە بە خۆزگایەتی خوا پارتی دیموکراتی کوردستانیش بەشێک بووە لە پرۆسەی دەنگدان و متمانە پێدان بە کوردێک من دیفاع لە یەکێتی ناکەم کاک ڕانکۆ بەڵام ئەمانتوانی ینی واقعەکە وا بوو ینی یەک پارتی دیموکراتی کوردستان ئەیانزانی پێشتر پێیان وتراوەتەوە ئاگادار کراونەتەوە کە چانسی وەرگرتنی ئەم پۆستە بە نیسبەت پارتیەوە کەمە چانسەکە زیاتر بۆ پارتی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەی ڕووداوەکانی بڵێ نەریتی ساڵانی ڕابردوو بکرێت و ئەو شەڕی کە تەفاوزی کە کرا کە گۆڕینی بەڕێز کاک شاخەوان بۆ کاندیدێکی تری پارتی دیموکراتی کوردستان بۆ جێگیری سەرۆکی دووەم هەر ئەبوایە و کاتە تێبگەشت نایە کە چانسی پارتی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆ کۆمار زۆر کەم بوو ئەمە کرا یەک ڕیزەکە زیاتر پیشان بین بۆ بەنسبەت عێراقەوە بەڵام ئەویان نەکرد بەداخەوە ئەویان نەکرد خۆ لە کۆتایی شاپڕۆسەکە ڕۆی کاک چۆمان وەکو دەڵێ ئەوەی ڕۆی بەڵێ وایە ئەوە سەرۆ کۆمار دەستنیشان کرا و تێپەڕی و ڕۆی هەڵەسەکانی پارتی دیموکراتی کوردستان ینی ڕۆن بوو بەڵام ئێمە ئەڵێسی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیشمان بینی کە وەسفستایشێکی زۆری بەڕێز فواد حسێنی کرد بەڵێ وابوو ینی بە شێوازێک کەم جار ڕوودەدا تۆ هێندە وەسفکارەکەت بکەی بەڵێ وایە پێ دوانی ینی لە دوای هەڵبژاردننی سەرۆ کۆمارەوە ئەم پەیامی بافڵ تاالبانی ئاماژەکردنە بەوەی کە بەخۆناغێکی نێ دەست پێ بکەین ئەوە ڕۆژ
و ڕوانین بە چاوی دوژمنکارانە و خزمەتمان پێ ناکە ئێمە بەو چاوە لێوە دەڕوانی. ئەو قسەی دقیقی خەڵکێک پێی وابوو ئەمە وەکو سەرکەوتن سەیکرێ و یەکێتی نیشتیمانی کوردستان نەشەیەکی سەرکەوتنی هەیە لەسەر ئاستێکی غڕوری سیاسی قسە ئەکا ئەوانە قسەکردنەکانی بەڕێز کاک پاڤڵ پێچەوانەکەیمان بینی و ستایشی ڕکابەرەکەی یەکێتی کرد کە بۆ پۆستی سەرۆ کۆمارە و ستایشێکی نەتەوەی و نیشتیمانیانەی ئەوی کردو وا دەرەکەوێت کە ئەمە ئەو غڕورە سیاسە نەبوو بەڵکو پێچوان وەسکردن بە پرسیارەتی کە ئەمە ستایش نییە بۆ یەکێتی ئەمەمانە بیکەین بەس واقعەکەمان وابینی ئەسڵ وابوو تۆ ئەگە سەی ڕکابەرەکانی ڕابردوو بکرێت ئەو کاتێک کە بەڕێز کاک لەتیف ڕەشید و دواتیش لە قۆناغی ڕابردووە دوو خولەکەی تر کە یەکێتی و پارتی دوو کاندیدیان هەبوو تەسریحەکان جیاواز بوو کاک ڕانکۆ ئەگەر سەی تەسریحەکانی یەکێتی بکەیت لەگەڵ پارتیا جیاواز بوو بەڵام ئەم تەسریحیان تا ڕادەیەک هێوەربوونەوە و هەستکردن بە بەرپرسیارەتی تیا بوو و تەمەناکەین تە دوای دنیا نییە خۆ ئەمە معادلەکانە کاک ڕانکۆ ئێستا پۆستی مەوزوعی تەشکیلکردنی حکوومەتی عێراق هاتوۆتە گۆڕێ ینی ئایا ئێمە ناکرێ بە یەکەوە لەسەر بابەتێکی تێڕوانیەکی نیشتیمانیانە ئەو خاڵانی کەلامان گرنگە تەرجمەیکەین لەناو ئەو کەسێک کە ڕاستپێر لە کابینەکەی ئەو بەڕێزەی کە ڕاستپێرە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یاخود بە یەکەوە تەکبیرکەین کۆمەڵی پۆستی وەزاری ئەدرێ بە کورد لەم کابینەیە دابنیشین چی وەزارەتێک گرنگە چی باشە بۆ کورد چی وەزارەتێ باشە کە ئامانجەکانی کورد لە دەستوری هەمیشەی عێراقا پارێزراوترەکە و بەهێزترەکە ئەکرێت دابنیشین قسە لەسەر ئەوانە بکەین یعنی مەبەستمەوەیە ئەمانە بخینە لاو حەقوایە دابنیشی نەک لە بڵی وەڵای ئەمە بایکۆتی پرۆسی سیاسیەکەین و یینەوە بۆ کوردستان و ئەمانە چەند جارێک ئەم کارتانە کە بڕێی من کاتی سوتاون بەم فۆرمە وڵا کشینەوە لە پرۆسی سیاسی عێراق و وڵا لەبری ئەو تەسعیدە دابنیشین بە یەکەوە گفتوگۆ بکرێت خۆمان ئامادەکەین بۆ قۆناغەکانی داهاتوو عێراق کاک ڕانکۆ ئامادەکاری بۆ قۆناغەکانی داهاتوو عێراق بۆ ئەو 4 ساڵی کە ڕوبەڕووی پەرلەمانی عێراق بێتەوە لە حکومەتەکەی و لە کاری پەرلەمانی مۆزوعی قانونی نەوتوغاز بابەتێکی زۆر هەستیار مۆزوعی چارەسەرکردنی موچە مۆزوعی مەجلیسی ئیتیحاد مۆزوعی مادەی 140 ینی ئەگەر بیتە قسە بکەین لەسەر ئەو پرسانی کە بۆ 4 ساڵی داهاتوو عێراق گرنگن لە هەمووی گرنگتر ئەو شەڕێک کە ئێستا لە ناوچەکە هەیە چۆن بتوانین کورد لە ناو عێراقا ڕۆڵی هەبێت کە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی پارێزراوە بێ کە ملیشیاکان بە ئارەزی ویستی خۆیان بە درۆن و بە موشک پەلاماری دامەزراوەکانمان نەیەن چۆن بتوانین ئەم خیتاب و ئەو ئامانجە نیشتیمانی هەمانە یەک ڕیز پیشانی بین لە ئێمە ئەتوانین ئەوە بکەین ئەوە ناکەین باوا نەکەوێتەوە شیعە ماڵی کورد پەرکا وەک چۆن لە قۆناغی هەڵبژاردننی سەرۆ کۆمارە سونەف شارێکی زۆری کرد بۆ هەوڵدان بۆ پەرتەوازە دروستکردن و بۆ ئەوانە ئێمە با بەدەستی خۆمان ئامڕاز نین بەدەستەوە بۆ پیشاندانی ناتەبایی و یەک ڕیز نەبوونی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان پێدوانی باشترین وەڵام مەسەلەن بۆ بەغداش بەڵێ بۆی پێیان بڵێ نێمە لێەوە دیموکراسی ترین پێگەێنانی حکومەت هەرێمی کوردستانە ئەوە بابەتێکی زۆر گرنگی باس کرد یعنی تەمە ناکەین ئێمە هەڵبژاردننی سەرۆ کۆمار لێکەوتەی خراپی نەبێ بۆ تەشکیلکردنی حکومەتی هەرێمی کوردستان بۆ بڵین کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئێمە ئەگەر ئەمانەیە بڵین هەرێمی کوردستان هەرێمێکە بەهێزە و پارتی دیموکراتی کوردستان هەمیشە خۆیان بە ئاڵا هەڵگری ئەوە ئازانەڵن ئێمە هێزێکی نیشتیمانی و نەتەوەین و ئەوە بەڵام کە بەداخەوە لەسەر ئاستی کردداری ئەمە وەک پێویست نابینین ئێمە ئەگەر بە فعلی ئەمانەوێ هەرێمی کوردستان بپارێزین لە هەڕەشەکان هەرێمی کوردستان لەو پاوانخوازی کە هەیە لە بەخاوە بیپارێزین بەرامبەر بە هەرێم فەرم و باز و بەزوو پەرلەمانەکە کارا بکەینەوە فەرم و باز و بەزوو حکومەتەکە دروستکەینەوە تەمەناکەم ئەمە لێکەوتەی نەبێت کە بەڵام واقعەکەی ئێمە وایە بەداخەوە لێکەوتەیە بێ ینی مەوزوعی تەشکیلکردنی حکومەتی هەرێمی کوردستان کاگ ڕانکۆ وای لێ هاتووە ینی ئەمەندە وای ینی ناسک بۆتەوە ئیشەکە بەش نەبایەک تاسی لەسەر ئەم بەدبەختی هەرێمەکە ینی بچووکترین ساردی و سەڕی لە بینی یەکێتی و پارتیە بچووکترین سارد و سڕی لە بین یەکێتی و پارتیە ئەبێت ئاڵۆزی و تاقید بۆ تەشکیلکردنی حکومەتی هەرێمی کوردستان میزاجی خەڵکە گرێ بازار ناهێڵێ طبعا تۆ ئێستا ئەم ینی ئەگەر هەری عێراق قەلەق و ترسی هەبێت لە ئەو شەڕی کە لەسەر ئاستی دنیا ڕوئەیات لە ڕووی مەوزوعی گرانبوونی شتومەک و لە ڕووی زۆر شتی ترەوە بەڵام هەرێمی کوردستان سێ ئەوەندەی هاوڵاتی عێراقی قەلەقە جارێک قەلەقە پەرلەمانی نییە جارێک قەلەقە حکومەتێکی ڕەقیب و کاربەڕێکەر و خزمەتگوزاری نییە جارێک قەلەقە ئەم هەرێمە چی لێ جارێکتر قەلەقە نەوەڵا شەڕەکە تەئسیل لەسەر هەرێمی کوردستان و ئەوە کە خۆ ئێمە هیچ قەلەقی بەردەوامی مانگانە ژەمان مۆزوعی موچە مۆزوعی قەلەقە بۆ مانگی ئایندە دیێت بالضبط یعنی قەلەقە بۆی کە ئایا ئایندەی موچە چی لێ ئایندەی
گرانبوونی شتومەک و کەلوپەل گرانی نەوت گرانی بنزین گرانی ئەوە بۆ بەدبختی کاک ڕانکۆ غاز ینی ئێمە ینی کەمترین لێکەوتە لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی ئەم جەنگەوە بۆ ببینە غاز کە هەنووکەیترین پێداویستی ماڵ و پێداویستی خەڵکە چەند هێندە بەرز بۆ باش ئەمە هی ئەوەی ئێمە دابنیشین گفتوگۆ بکەین دابنیشین بە تایبەت یەکێتی و پارتی لە بەردەم بەرپرسیارەتیەکی یەکجار گەورەی مێژویان و بە تایبەتر پارتی کە لە ڕابردووە وتێتی کاکە من هێزی یەکەمم کورسی زۆرم هەیە ئەوانە هەچەند ئێستا معادلەکەش گۆڕاوە کاک ڕانکۆ ئێستا یەکێتی و نەوەی نوێ هاوپەیمانەتییان ڕاگەیاندووە کورسیەکانیان نزیکە لە یەکەوە یعنی ئەگەر مەوزوعەکە پاراستنی هەرێمی کورسیان فەرق نزیکە لە یەکەوە کورسیەکیان فەرقەوە جا ئێمە نازانین تەمەناکەین کاک ڕانکۆ یعنی ئەو عینادی سیاسی کە هەنێکات عینادی سیاسی ئەگەر هەنێکات عینادی سیاسی باشە بۆ پاراستنی دامەزراوەکان و پاراستنی مقاوماتی نیشتیمانی و نەتەوەی بەڵام هەندێکات عینادی سیاسی بەبێ خوێندنەوەی واقعەکە سەرکێشێ بۆ ماڵوێرانی گەورە سەرکێشێ بۆی کە جا ئەمە ئەم قسەی بەشی زۆری لەوانی ڕۆبڕی پارتی دیموکراتی کوردستان بێتەوە ینی دەستگرتن بە دامەزراوەکان و وڵا ئەمە هی منە و نابێ وەزارەتی تۆ بێ و نابێ ئەمە هی تۆ بێ ئەمە دادی هەرێمی کوردستان و دامەزراوەکان نایە بەخوا منۆکو ئێمە وا قسە ناکەین دیفاع لە یەکێتیکەین بەڵام ئەوەی کە ئێستا عەرقەلەیە ینی من قەزدم لە چییە بۆیە ئەم قسانەکەین بۆ ئەوەمانە خەمەکە کوردستان ئەم هەرێمەیە دەمخۆش وەکو دەستوری شارەزای یاسایی زیاتر هەست بەوە دەکەی کە مەترسی لەسەر هەرێمەکەشە بێگەراوە ینی هەموو کەسێ ئەزانێ بەم فۆرمە مەترسی لەسەر هەرێمی کوردستانی هەر لەبەر ئەوەی ئەڵین ئێمە ئێستا بۆ نمونە گرفتی بەردەم تەشکیلکردنی حکوومەت چییە کاک ڕانکۆ ینی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تشکیل نابێ وڵا لەبەرەوەی ئەم داوای وەزارەتێکە یا تۆ نایەتی ئەم داوای ئەوەکە ئەی باشە یەکێتی و پارتی لەسەر کارنامەکە ڕێنەکەوتون و یەک شتی تر زۆر گرنگە کاک ڕانکۆ لە مۆزوعی تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر شێوازی حکومڕانیەکە نەگۆڕێ شێوازی حکومڕانیەکە والله هەر هەمان تاسۆما حەمامە ینی قسەکەم لەس ئەم جارە بەتایبەت بەرپرسیارەتەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر تۆ پێت وایە ئەم ڕازی بەم شێوازە حکومڕانی ئیدامەی پێبێ و ڕابردوو خەڵکی ئەم منتیقە زەرەکە نەعەدالەتی جوگرافی هەیە پرۆژەکان وەک پێویست ناگا بە شوێنەکان ئەمانە مەوزوعی موچەوەک پێویست حل ناکری ئەمانە ئیدامی ئەبێت فەلەبەر ئەوە زوو بە زوو بچینە سەر خەت پێداگری لەسەر پرسەکان چۆمان دیوەکەی دیکەشی هەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بۆ نمونە خۆی ساگەر بڵێ تۆ چی دەوێ بە پارتی دیموکراتی کوردستان بڵێ تۆ چی دەوێ من واکەم وەکو پێشووتر ئێستا حکوومەت پێگاتەوە بەڵام ئەو حکوومەتی کە جەناوت بۆ نەباست کرد دەرەنجامەکان ئەگەر یەکێتی وا سێریکا بڵێ لەوانەیە ئێستا 8 وەزارەتم پێ بدرێ 9 وەزارەتم پێ بدرێ بەڵام کە پاوانخوازی و کە زۆرێک لە مەرکەزیەتی قوڵ هەبوو لە حکوومەتەکە لە ئیدارەدانەکەیە لە شتەکانە وەزارەت بەس لە پاڵەر وەزیرێکە وەزیرێکی سێبەرە بوو وەزارەت بەزی حراجی دروستەکات یعنی ئێمە نمونەمان هەیە بۆ گۆڕان و بۆ حیزبەکانی تر کە هەندێک لە بەشداری زەرری زۆری تیابوو بۆ شێوازە حکومڕانی هەتا خودی یەکێتی زەرری کردو بۆ شێوازە حکومڕانی فەلەبەرەوە گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردن لە حکومڕانێتە سەرورەتێکی هەنووکەیە بۆ هەرێمی کوردستان هەتا گۆڕانکاری تەعامل لەگەڵ بەغدادیشە وەڵی خۆ من بەغداد بە هەشتێک سەی ناکەم پێمان وابێ بەغداد بەهەش بۆ ئێمە ێنێ و هەموو خۆشگوزەرانێکمان بۆێنێ بەڵام بەغا ئێمە بمانێ نەمانێ قۆڵایی هەرێمەکەی خۆمانە قۆڵایی استراتیجیە قۆڵایی استراتیجی هەرێمی کوردستانە و ئەو مافانی کە ئێستا قسەی کورد لە ڕۆژئاوا بکە لە ڕۆژهەڵاتکە لە باکوورکە ئێمە لەم دەستورەیە و لەم بەشەی هەرێمی کوردستانەیە ئەگەر ئەم هەرێممان نامێنێ کاک ڕانکۆ پێمان ئەڵێن چی ئەڵێن جنوبی عێراق پێمانڵەن پارێزگای ئەو کاتا بێ خەمی ئەوەمان بێ پارێزگار لە کورد بێ و ئادێ لێەوە زین لە بەغاوە چیمان بۆ ئەوکەن و ئێ لەبەر ئەوە بۆ بەدەست خۆمانەوە پارێزگاری لێ نەکەین باشتر بیپارێزین بەێستری بکەین مقاوماتەکانی سوڵتەکانی من واسی ناکەم کاک ڕانکۆ خەڵکێکەکەی ئەڵە چی بە تایبەتی لای معارەزەش ئەمە هەیە وڵا کاکە ئێمە بۆ زەخەتکەین حکوومەت بۆ یەکێتی و پارتی دروستکەین ئەم قسەی کارەساتە بۆ معارەزە دوو جار کارەساتە لایەک تۆ خەڵک 4 ساڵ دەنگی یاوە پێ و لە پەرلەمان نابی لاکەی تر تۆ شەرعێت ئەم حکوومەت و پەرلەمانە هی یەکێتی و پارتی نییە ئەبێت تۆ خۆ بە خاوەنی بزانی خۆ بە خاوەنی بزانی هەر لەسەر ئەساسی ئەوەیە ئەبێ معارەزەش خەمی تەفعیلکردنەوەی دامەزراوەکانی بێ ئەبێت معارەزەش خەمی ئەوەی بێ زۆر باسیێرێمەکەت کرد با بڵێن لە ڕووی دەستوریەوە تۆ شارەزای یاساییت لەم یەک دۆڕۆژیان دەقسەمان گوێ لێ دەبێت لە میدیایە زیاتر ینی بۆ نە باز لەوە دەکەن بەغدا ئایا دەتوانێت
بە بیانووی دواکەوتن و تشکیلی حکومەت هێرێمی کوردستان لەم پەرلەمانە هەڵبۆشێنێتەوە دادگای فیدرالی توانێەوە بکە چاوپرسیارێکی زۆر گرنگی وروژان مەوزوعی ئەگەر گریمان کاگرانکۆ ئەگەر گریمان یەکێتی و پارتی ڕێنەکەون ئەگەر بکەونە عینادی سیاسی و ئەم دۆخە ئیدامەی هەبێ بکەون قوڵتریش هەیە ینی قوڵتر لەمەشەیە نیزاعی قوڵتر هەیە لەمە هەندێک کارت هەیە ئەکرێ دەستی بۆ برێت ینی ڕاستە دوو داوا لە ڕابردووە تۆمار کراوە بۆ هەڵوەشانی خولی شەشەمی پەرلەمان هەردوو داواکە لە محکەمەی اتحادی هەڵوەشاوەتەوە ڕەت بۆتەوە بەڵام هیچ بە دووری مەزانە معادلەکان بە زۆر بکەوێتەوە داوا تۆمارکرێ و نیزاعەکان زیاتر بڕوا و باشە ئەمانە من بە گریمانێکی دووری نبینم من بە گریمانی دووری نبینم ئەگەر دۆخە ناوخۆیەکە ئاڵۆستر بێت جارێکی تر باشە کاک ڕانکۆ باشەوە ئێمە ساڵێک و حەو مانگە هەڵبژاردن کراوە پەرلەمانەکەت کە کۆ نابێتەوە هین نابێت ئەوە گریمان وا دەرەکەوێت ئابم فۆرمە ئەڕۆین بەرەوە ئەم ساڵی شەڕوا و ئەوەی بە دوو ساڵ ئەمە لە کوێی دنیا هەیە تۆ دوو ساڵ انتخابات کەینە پەرلەمان کۆ بێتەوە و کارابێ نە حکوومەتەکەت ئەوە بێ نابێ منفەزیەکە بێ نابێ شتێکە بێ ڕاستە طبعا سوێنیان خواردووە بەس بۆ ئەوەی بۆ دووشت پەرلەمانەکە کۆ بۆ یەک بۆی لەو نەسە دەستوریە بیپارێزن کە لە قانونی سەرۆکایەتی هەرێمایاڵێ ئەگەر 45 ڕۆژ لە بەرواری هەڵبژاردن و لەو بەروارەی کە سەرۆکی هەرێم ئیعلانیەکە کۆ نەبوونەوە بە پەرلەمانەکە بە هەڵوەشاوە دانرێ دووش بۆی موچەکەیان وەرگرن بۆ ئەو دوو بابەتە کۆبوونەوە ئیتر کە ئەمە نییە تۆ پەرلەمان خۆ من نەزانم وجدانیان چۆن خۆی سەناتوین بەناوی وجدانیوانەوە قسە بکەین بەڵام ئێمە بەشی زۆریان برادەر و عەزیزن بەڵام ئیحراجیە ینی تۆ 15 مانگ بەر لەوەی ئیحراجی بێ بۆ پەرلەمانتارەکان ئیحراجیە بۆ هێزە سیاسیەکان کە خەم لەوە ناخۆن خەڵک دەنگیاوە بەم حیزبانە بە پەرلەمانتارەکان 4 ساڵ ممارەسەی کاری خۆیان کەن فەلەبەر ئەوە من تێگەم لەوەی کە ئەگەر بەم دۆخە بڕوات یەکێتی و پارتی بەم دۆخەکە بکەوێتەوە ئیدامە بە تەشکیل نەکردنی حکومەت و بە کارانەکردنەوەی پەرلەمان کرێ من پێشبینیشتی خراپەکەم بەڵام حەز ناکەم نوقلانی شەڕ لە ئێستای لەم بەرنامە بکەم و پندێکەی ئەڵێ شەیتان لە تەفاسیلایە بچیتە ناو تەفاسیل لە وردەکاری تەفاسیلە بچیتە ناو وردەکاریەوە هەندێک شتەیە کە لە ڕووی قانونی دەستوریەوە ئەتوانین خۆمان سەرێشە بۆ هەرێمی کوردستان دروستکەین ئەتوانین خۆمان بەداخەوە پواز لە دامەزراوە ڕسمیەکانی خۆمان بین ئێمە لە بری ئەوەی زوو بە زوو پەرلەمانەکەمان هەبێ کاک ڕانکۆ ئێستا ئێمە ناتوانین ئەو سا لە ڕابردووە کۆمیسیۆنمان هەبوو منەتمان بەبەخا نەبوو خۆمان هەڵبژاردنمانە کرد یامانەوە بەبەخا ئەوە وەزعی موچەکە پەرلەمانەکەت ئێستا کاک ڕانکۆ ئەم پەرلەمانی کە ئێستا کۆبوونەوەیشیان کردووە و سوێنیان خواردووەوە بۆ خەڵک بڕۆسەی زیندانەکان کە چەند پێویستیان بە دەرچوانی یاسای لێبوردن هەیە بڕۆسەی زۆر سێکتەریتر هەیە پێویستە بە دەرچوانی قانونی پەرلەمان هەیە باشەمانە خەمی لێ ناخۆن خەمی لێ ناخۆن واز لەوە بێنە لە قۆناغەکانی داهاتووە ئەو تەسەڵوتەشی ئەو نەزعایی کە لەسەر ئاستی عێراقەیە بۆ مەرکەزیەت زاڵ کاک ڕانکۆ خۆمان بەشێکە بین لەوە بۆگومانوان حەزەکەنی من نمێنی بۆ گلەی لەوانکەی دوایی بڵێم عەرەبەکان و شۆڤێنەکان و ئەوە دەفەرمو ماڵی خۆ ڕێخەرەوە چوارچێوەکەی خۆت بپارێزە ئێگنای پارێزی گلەی لە عەرەب مەکە نێتی عەرەب چۆن نییە تۆ جارێ خۆت بپارێزە دوایی هەنگاوەکانە بە ئاڕاستیەوە بنێ مافەکانە پارێزراوە بێ سپاس دەکەم بە هیوایەوەی وەکوتمان دەستی شەیتان ببەستن و بە قسەی ڕەحمان بکەن و ئەیتر دامەزراوە فەرمیەکان هەرێمی کوردستان بخەنەوە سەر پێ سپاس بۆ جەنابی سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان کاک چۆمان زۆر بەخێر بێ سەرچاو